دایک و باوکی ئازیز، ئایا دەزانن خەوتنی منداڵەکەت بەدەمی کراوەوە دەبێتە هۆی شێوانی ڕوخساری؟ بەدەم هەناسەدان لە کاتی خەودا کاریگەری خراپی دەبێت بۆ سەرتەندروستی منداڵەکەت. لە کاریگەریە خراپەکانی بەدەم هەناسەدان لە کاتی خەودا سەرنجی منداڵەکەت کەم دەکات و هۆکارەکەیشی دەگەڕێتەوە بۆ نەگەیشتنی بڕی ئۆکسجینی تەواو بۆ مێشک وە شێوەی دەم و چاوی دەگۆڕێت و هەروەها دەبێتە هۆی دابەزینی ئاستی هۆرمۆنی گەشە. هەناسەدان لە ڕێگەی دەمەوە بۆ ماوەیەکی درێژخایەن لەوانەیە شێوەی ڕوخساری منداڵەکەت بگۆڕێت و وای لێ بکات ڕوخسارێکی درێژتر و چەناگەیەکی تەسک و بچووکتری هەبێت. هۆکاری هەناسەدان لە ڕێگەی دەمەوە لەوانەیە بگەڕێتەوە بۆ هەبوونی دەردراوەکانی لووت یان هەبوونی گۆشتی زیادە لە لووتدا. چارەسەرەکەشی پاکردنەوەی لووتە بە بەکارهێنانی گیراوەی خوێ و هەروەها ڕاوێژکردنی پزیشکی پسپۆڕ بۆ دڵنیابوونەوە لە ئەگەری هەبوونی گۆشتی زیادەی لووت. ئەگەر منداڵەکەت ئەم کێشەی هەیە دەتوانن سەردانی بەشی منداڵان بکەن لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی